سەری کوڵەمە ماز دەکەم لە پێشاوی عالەمێ ئەو جوانەی لەگەڵ دەکەم سوور بچمە جەهەنەمێ ئەو جوانەی لەگەڵ دەکەم سوور بچمە جەهەنەمێ لبرو چاوی دبرم حالیان دینی جاروبان تو بخلی فی بغداد نجد ما تو بکر دنی چب چب دگری چرخی زمان و روزگار زمانه کی خراب و هر او سال خوزگم بپر زمانه کی خراب و هر او سال خوزگم بپر شمی مالم شمی بودلی ما تدنادمی سری کلمی ماز دکم لپیشاوی عالمی جوانەی لەگەڵ دەکەم سوور بچمە جەهەنەمێ ئەو جوانەی لەگەڵ دەکەم سوور بچمە جەهەنەمێ نقشانم خجل من ديك بلا آمين ترجع سلطانم من بوبا الله يبرزد زور بريشانم من بوبا الله يبرزد زور فرقدانم سوره کم بخورا وی آبی گوزه سوره کم بخورا هی ماچی کبرای پیره کم بکرا هی ماچی کبرای پیره کم بکرا هی کاک نقشانم و برا نقشانم هی کاک نقشانم و برا نقشانم خجدی و من جیو کبرا آمین ترجع سلطانم من بابالای برزنده زور پریشانم من بابالای برزنده زور سرگردانم خجل يوم نجيكم بالأوامر ترجع سلطانم من بوبا الله يبزد زور سرقردانم من بوبا الله يبزد زور فريشانم تلبس سيرة أي أو
کوشتووە وەی بێخەبارە ئەی کاکە نەخشانم بۆ برا نەخشانم ئەی کاکە نەخشانم بۆ برا نەخشانم کەوتی دێ و منی جێ و کوبرا و ئامین فەریان سووتانم من بۆ باڵای بەزەدێ زۆر پەرێشانم من بۆ باڵای بەزەدێ زۆر سەرگەردانم کاکە نەخشانم بۆ برا نەخشانم هەی کاکە نەخشانم بۆ برا نەخشانم کەوتی دێ و منی دێ و کوبرا و ئامین جەریان سووتانم من بۆ باڵای بەزەدێ زۆر پەرێشانم من بۆ باڵای بەزەدێ زۆر سەرگەردانم سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بە خۆشحاڵەوە لە بەرنامەیەکی دیکەی جەژنانەدا لەگەڵێوەدا دەبم لەم جەژنەدا جەژنە پیرۆزە لە تاک بە تاکی گەلی کورد و کوردستانیان دەکەین هیوا دەخوازین هەمیشە لە جەژن و خۆشی دابن ئەوەی مایە ئەسەفە لە جەژنی ڕابردوودا چەند هونەرمەندێک و چەند کەسایەتێکی ئازیز لەگەڵمان بوون یەکێ لەو کەسایەتیانە کاگالان و یەکێ لەو کەسایەتیانەی دیکە کاگ ئەحمەد دەروێش بوو کە لە ئێستادا لەگەڵماندانین و لێرەوە یادیان دەکەینەوە هەرچەندە ئێمە لە خۆشیدان دڵنیام ئەوان دڵخۆشن بەو خۆشیی کە ئەمڕۆ ئێمە خۆشی بگێڕین لەگەڵ ئەم هونەرمەندە بەڕێز و خۆشەویستانەدا هەوڵ دەدەین خۆشی و کەیف بخەنە نێو ماڵەکانتانەوە مامۆستای خۆشەویست و قسە خۆش مامۆستا جەلالی گۆڵێ بەخێربی کاک جەلال عەزیەتی کێشە زۆر سپاس ئەمڕۆ مەجلیسمان بۆ گەرمەکەی بە قسەی خۆش ئیشاڵڵا ئیشاڵڵا درێغی ناگە ئیشاڵڵا کا خالی دوکانی یاخوا بەخێربی سەرسەرم هاتی بە دەنگە خۆشەکە دەستپێکت ڕازاندەوە دەستەکانە خۆش بێت کاگومێدی نانەوە یاخوا بەخێربی سڵامەوی بەس کاگومێت یەک تۆسکەیفی زیاترمانەیە ئەوە وشکێ کاگوێن ینی بەنجەکە بەری یا ئەوای لێگەن لەگەڵ کاک بەختیاری کاک بەختیار باشە و ماشەڵڵا مەجلیسەکەمان کاک جەلال گەرمە ماشەڵڵا سەرتە نورە کاک بەختیار و کاک بابانی زەر بوو کاک ڕەحیمی باڵەبان و لەگەڵ کاک ڕەحیمی کەمانچە تەبەن ئاگدار یەک تۆز دوور کەونەوە ئەتر نازانم بەبوونی کاک ڕەحیمەکانەوە کەوتونەتە لای یەک و سارد و گەرم ئیشەکە بکەنەوەیە باشە کاک جەلال بێمە لای جەنابێت لە خزمەت کاک جەلال خزمە لەمنەوە کاک جەلال بە قسەی خۆش ناسراوە هەمیشە هەوڵی یاوە بە قسە خۆشەکانی بچێتە نێو چین و توێژەکانی کۆمەلگەوە ئەمڕۆژ جەژنە هاوڵاتیان هاونیشتیمانیان لە تیڤەکانەوە لە دیجیتال میدیاکانەوە لە سوۆسیال میدیاکانەوە چاویان لە زار و ڕەفتاری ئێمە دوو قسەی خۆشیان بۆ بکەین وایە بۆی جەژنەکەیان بۆ بکەین بە دوو جەژن وایە چیمان پێڵێ دەست پێ دەستخۆشی لە جەنابەت و لەم ستافەت جوانە و لەم هونەرمەندە بەڕێزانە بە خێراتنی تاک بە تاکیانەکەم لێرەوە لە ئەوەڵەوە پرسە و سەرخۆشی خۆم ئاڕاستەی ئەو هونەرمەندە ئەزیزانەکەم کاگالان کاگ ئەحمەد دەروێش کاک ڕەزا جوولەکانی کە بەڕاستی لەو دوو هەفتەیە کاگالان و کاگ ئەحمەد مانی پێشوش کاک ڕەزا جوولەکانی لێرەوە پرسە و سەرخۆشی خۆم ئاڕاستەی بنەماڵەکەیانەکەم ئاڕاستەی هەموو کوردستان و شاری سلێمانی بە تایبەتیەکەم دیارە ئیشەکەی ئێمەش ئەمەیە ئێمە بێ بەردەوام بینە جنا
کاگالان بمێنمەوە عەفوم بکە فەرموو کاگالان لە جەژنی ڕابردوودا هاوکارێک و پشتیوانێکی باشی بەرنامەی جەژنانەمان بەڵێ بەڵام مەرگ دەرفەتی نەدا کە کاگالان دووبارە لەگەڵمان ناوێت هیوامانەوە دەخواست کامڕۆ کاگالان دووبارە وەکو بەرنامەکەی ڕابردوو لە پشت کامێرەوە بێت و بتوانێت کەیفی زیاتر و جۆش و خۆشی زیاتر بە بەرنامە ڕاستە فەرمووی منیش ئەڵێم هونەرمەند ئەبێ بەردەوام بێ جناب وە ئێمە لە ئەقلی کەم 40 ڕۆژ هاوخەمیمان ڕاگەیاندایە بەڵام ئیشەکەی ئێمەش هەر عینی دەوامی مۆزەفێک وایە چۆن ئەبێ بچێ بۆ دەوام ئێمە ژیشەکەمان ئەوەیە دەستخۆشیش لە جەنابتانەکەم وەڵاهی زۆر خۆشم حازر نەکردووە داوای لە برنیش لەکەم جەژنی پێشوو هاوکاریم نەکردی بم برای گەوری بەس لەبەرەوە چلی کوردی و لەبەر نەکردو خۆ حازر نەکرد کاکە گیان من 4 قاتم لە گەڕیان ون بووە ئیتر نازانم چۆن بۆ مەهێنەوە ئەمە تاگە لای کاک جەزا تێگجا کاک جەزا بە 4 قاتەکەەوە 4 ساڵیشی لایە دیارە ئەوەتە ئەوە خۆی احترافی کرد خوا جا مشکلەکەم چی بوو بەرنامەمە کرد هەموو جارێ قاتێکی بۆ لەبەرە کردم یایی کاکبوران بوو یا وازام جارەی کاخالی بوو لەوێ لی بەجەما بوو هەر بەجددی بە شەڕواڵەکەیم بەس بووی تر ئالێرا ئەو بەز یەک کێشەی نەبوو باش لەگادی بەرنامەکان ئیتر کاکە ئەخر ماقوو لە قاتی کاکبوران بۆ من دەبەرکەم کاک جەزا کاکەمە بۆ من نابێ ئەوی خۆ کۆکەرەوە کابراژ لە کۆمنتای نووسیەوەی باوکتە لەبەرە کردووە چیڵێ خۆڵی چی لە جەژنا وەڵاهی شتی خۆشەیە بەس شتێکم بیرکەوتەوە دیارە مناڵ بوو ساڵی هەشتاکان نەبێ بە قسێ زۆر پیریژ نی تقریبان مناڵ بووم کاڵە مناڵ بووم تقریبان 6 ساڵێکە بوو 6 ساڵ 1970 پارەم کۆ کردبووەوە سپاس دەکەم 10 دینارم کۆ کردبووەوە جا لەگەڵ ڕێزما هەر لەو کاتەشەوە هاوڕێی خراپەر هەیە ئیتر دایکم زۆری پێوتم تی ڕۆڵە دەست بەو پارەوە بگری ئامان 10 دینار زۆر زۆر بوو وتم خەمە نەبێ ها بۆ پۆزە قسە جیپانن کراسێکی سپی و جا من هیوایەتم کراسی سپی و تا شەڕواڵی ڕەش و کالە بوو ئیتر چون بۆ چرخ و فەلەق و شت 10 دینار زۆر زۆر پێم گیانم ورد کردەوە کوڕە وێرە مەکرد ئیتر خۆ چرخ و فەلەقی بەڕوح وەڵا کاکە دەفعیان کردم وتیان ئەمە ئام لەگاوە پیسەکەیان دانا لەسەر مەقەبایەک سێ دەبڵە خوا نازانم چی کورەوتیان دە تۆ داینە بزانین بەشکم بێتەوە جۆلانەکان بینەوە مایە کاکە دەفع بووم دامنا بە قورئان ڕوبع سوێن بەخوا کاتێ ئاگام هاتەوە 3 ڕۆبەم پێما بوو هەر وردم بەکردەوە و دامە ناو ئێوارە چۆن بڕۆمەوە بۆ دایکم حتا هاتووم توێتی مەلاعەزەیە و پارەکەی دەستی پێوەگری وەڵا هەر گەشتمە ماڵەوە و کاتینان خواردە بوو وتیان لەکوێ بوو مەڵا لە جەژنەکە بوو مامەیارە هەبوو کاتە تیان ئەی پارەکە ئەتە خۆ ناشتوانی اینجا درۆشم بۆ ناکرا بەڕاست مناڵیش درۆ ناکەوتم دوام زانی ڕاستیان پێ بڵێم یەکی بڵێ ونم کردو یەکی بڵێ لێمان وتم بەخوا برا ڕازەڕۆ خوا ئاگای لێشەڵڵا ڕاز نەڕۆشتمایە یعنی وایان لێ کردم هەر تەکانم بیان شەنە لە درگای ماڵی ئێمە دراوە جەژن ئەو نەشیان لە من ناوە هەرچی هەتی میوانەکە هاو ڕەفتی بە مۆزوعەکەەوە نەبوو تێسرەوان کاکە تۆی لاقە چیە پارەی تۆ نییە خۆشەویستی مەیە بۆ جەنابتان دیارە برادێکم هەبوو تۆزێ لە جێشی ئاسکەریە شت بوو با بڵێ پلەدار بوو منیش حەزمە کرد تاعین بم چوومەم دەورەی کۆنفۆ مۆنفۆشتەشەوە بە خۆتە ئەنازی بەڵە شوێنە کرا بووەوە ئەیان و خەڵک وەرەگری ئیتر منیش هەموو ئێوارەی مێشکیم کون کردبوو 18 ساڵ و 19 ساڵ بوو هەر ئەموو ئیلا کاکە ئەیوب پێت ناکرێت برا وەڵا پێ وەرتم بابم لە دەورەی کۆنفۆی ئەمەوە چییە وتی باشە بەس کە چووی ناوی من نابێ من قسەم لەگەڵا کردوون و ئەچی ئیتر تەدریبە وەڵا کاکە هەرچوو لە شوێنە بوو سەلامم کرد 6 و نیوی بەیانی 4 نەفەر وەسا بوون ترم ئەفسەر و مامۆسای مەشقوانە بوو وتیان بەخێر بوویت و کاک فلان کەس نردوون ئەیوتیان زۆر باشە وتم بۆ یە عەزیەتم نێن وتم وەڵا تووشێتی زۆر عەزیەت و شتێ نێن تی چێ وتێتی وتم و برادرەی کە نردوونی تی زۆر باشە وتی یەک تای بۆ بێنن یەک تای شۆفڵیانە ناگەورەکە کردم یە ناوی ئاوە تۆزە سەر و خوارکەیەک یەک لەقەی لێە بۆ خوارەوە کاچی بە کاچی عەزیەتی نێن نایتر ئەمە بەس بە خێراتنەکەی بوو ئەوەی ترەوە نییە یەکسەر بەوانە ئەوان پەس دەبن منش نەمزانی وەڵای تر خۆ بە دیوارێک گیرامەوە خوا ئاگای لەیەک کە دابەزیم هیچ نیم سەعات
چاوم هیچ یەکشتم نابینی وەڵا دوایی تۆزە ساڵ بووم و کە سەیرم کرد ئەوان زۆر دوور بوو هەر بەسەر دیوارەکە چوومە ئەو بەرە و تەبەنە بوو جانم ڕەش بوو یەک دووتەنیا دەستم لێ ڕاگرت و سوار بوومتی بۆ چۆتم بۆ سلێمانی ئاوا سەیری کردم وتی وەڵی وەساجان ئەم بەچینەیەم خەلەلێکی تایە ها چکە چکێگەکە وە زانین فیتەرم لەگەڵ ڕێزما منیژەها سرم جێژ یە خوار و ڕەمە هاو ئەیوها لێرەیە ئاوایە کرد وەساوی و ئەمەیان ئاو کورەوەتم کاکەەوە تۆ باسی چی وتی بۆتم فیتەری چی وشتی چی من ئەمایان لێ کردوم خەریکیەوە بوو وەڵا وەساوتی دابەزەم بردو مرێ وەزانی فیتەری یەکینا من هیچی کوشنەکان من نێژ دابەزە دەی ڕێزم خۆشەویستی مێ بۆ جەنابتان جارێک تریش جەژنتان لێت ناوینەوە لە خزمەتانە خۆی لە قەبەکەشی گۆڵێ بێ جەوەکەمان بۆ بسازێن لای ئێمە ئەسابیشمان ساردە دەستان خۆش بێ یاخوا سەرکەوتوو بن جا ئیشەڵا قەتیشی فیتەریش ناکە فیتەری تۆزە ئیشێکی قورسە و ئەوەی خۆی وانە پورە تازە بم پیری هەر فێر نابێت کا خالی جەناوێ بەخێر بی مایکەکەمان بوو ئەوە کیت و بادوو قسەی خۆش پێین لەگەڵ جەناویشتا دەستان خۆش بێ گۆرانێکی جوان ڕۆشتن ئەم گۆرانی کێ بوو گۆرانی فۆلکلۆرە بەدەمی زۆر کەس وتراوە بەڵێ زیاتر بە هونەرمەندانی ڕۆژهەڵات ئەو گۆرانیانە نوتەوە ڕۆژهەڵات پێ کەس نەبم دانیشانی مامۆستا سەید عەلی سەردەشتی پرسیار ئەوە دێتە پێشەوە ئێوە تا چەند پەیوەندیتان لەگەڵ هونەرمەندانی ڕۆژهەڵاتدا هەیە یا ڕۆژهەڵات بێ ڕۆژاوای بە حکمی ئێوە ئێمە لە ڕۆژهەڵاتەوە زیاتر نزیکی کاریگەری هونەری لە ڕۆژهەڵاتەوە بۆ باشوور هەیە بەڵێ ئەتوانم بڵێم لە سا هەشتای گۆرانەکانی ئێرە بە هەر هەموویەوە بە ئەم دەقێش کە تیا دانیشتین لە سا هەشتای هونەرمەندانی ڕۆژهەڵاتە زۆرترین گۆرانی و گەورەترین پشک کە گۆرانی و خاوەنی و ئاواز و شعری خۆی بێ مامۆستا سەید عەلی سەردەشتیە لەو ئەسپادە کراوە بەڵێ ئەم گۆرانانەی کە زۆربەی ئەوترێ لە حەفلە و زەماوەندەکانە هەمووی ئەوە باشە کەواتە بەدەل لەوەش ڕەسەنایەتەکە گرنگە لا هونەرە کە پێشکەش کرێوە باشە دواتر دێنەوە گە لە گۆرانێکی دیکەش دەگرین لە خزمەت بچمە لای کاگومێدی نانەوە کاگومێت جەژنێ پیرۆز بێت بەس مایکەکانم بۆ بەجێ مێڵن کاگومێت باش نییە گوێمان لە دەنگی ئەوەش بێت قسەمان بۆ دەکەن کاگومێت لە قەوی نانەوەکەم پێ بڵێ لە قەوی بنەماڵەیە وەکو بڵێ بۆ خۆت ئیشی نانەوەیت کردووە لەش ساغ بێ باشە یەک پرسیار دێتە پێ ئێستا ئێمە لە جەژن و خۆشیان بۆ لە جەژنانانەوەکان داخن کاکە حد نەکەین ئەو خەڵکە نانیە کاکە کاک جەلاوە گۆڵە نانی پەزێرەمێن بە خەڵکی عفۆکە ئەمەدی ئیستا خەڵک فێر بۆ نانەکە ڕێ کوچ دوورەی خاتە مونجەمیدەوە گەرمێکات مایکرۆیەک گەرمیەکاتەوە عیبینیاڵێ و دقەیە کاگومێ دەریێناوە کاک جەلاوە تەندروستە گیان ئەو نانەکە باحث لەسەر نانەکەی جەژن بمێنینەوە بەڵێ ئەو نانە تەندروستە گەرم بکرێتەوە یا لەگەڵ نانەکە لە ناو تەنورەکەی ڕاست و ڕاست بێتە دەستەوە بیخۆیەوەی کاگومێت تەندروستەکە ئاوا هەڵی هەوەی گریتەوەی خۆمە با پیامان خۆ وەختی خۆی ئەم نانەوەیان نەبووە خەڵک هەر لەسەر تەنور نانی کردووە ئەگەر نانی تیریشان کرد بێ بە پرشتی ئاو بە نەختی ئاو تەڕیان کردو دایان ناوە تۆ بەیانیان نانی تەنوریش گەرما و گەرم هەم کولێرە هەم کولێرە چاور یعنی ئەمانە لەسەر تەنور گەرما و گەرم بە دۆ خۆش خوراوە خۆش بووە ڕاستە من حەزەکەم زیاتر لەگەڵ بەڕێستان قسە بکەم ئێمە لە خزمەتان یادگەکانی ڕابردووە منداڵی جەنابتانەوە بەس بیسەر و بینەران لە ئێستەی ماڵەکانیانە چاوەڕی دەنگە جوانەکە و پەنجە جوانەکانی ئەم هونەرمەندە بەڕێزانن کە ئەمڕۆ لەگەڵمانن بەدەل لەوەش گروپی هەڵپەڕکەی نیشتیمان پشتیوانێکی باشمانن ئەمڕۆ پێتان چۆنە گە لە گۆرانەیەکی دیکە بگرین و پاشان بینەوە لای پرسیارەکان ئێمە لە خزمەتان بە چاوان بەسەر چاوە چاوە خۆش بێت
كماشكينا هواش دمت بينا توزة دمت بينا هواش دمت بينا هواش دمت بينا مهما يا هاي 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 بين بينين كمارو بازيه ضيعتك يا بشوي كراسيه ايمن وشوني وي هيش كزناي ناسيه ايمن وشوني وي هيش كزناي ناسيه كما خنكاويم خفاتو مينايات دوريان لذاويم يشكي قنايتو وي دور للشاويم أروي بين البينين كمارو بازيه هاي بين بينين كمارو بازيه الله يعطيك يا بتوي كراسيه هاي بن بوشيني وي هيش كزناي ناسيه هاي بن بوشيني وي هيش كزناي ناسيه هاي بين بينين امارو باسيه اقول ينتك يا بتوي كراسيه بقى بوشيني وي هيك كزناي ناسيه هاي بن بوشيني وي هيك كزناي ناسيه حسب وساتشو هاي كردي
بە توێی کراسەیە ئەی بەن بۆ شوێنێ وەی وەی هیچ کەس نایناسەیە ئەی بەن بۆ شوێنەیە هیچ کەس نایناسەیە دەستان خۆش بێ و بەخێر بێنەوە دەنگتان نەرزێت ئێوەش دەستان خۆش بێ و گروپی هەڵپەرکەی نیشتیمانیش جەوەکەیان گەرمتر کرد کاک ئومێد بەڵێ گیان هەڵپەرکەکە چۆنە بینی واللهی شتێکی جوان و ڕێکوپێک بوو جەوەکەیان گەرم کردبوو هەرە والله وانە خۆی بۆ هونەرمەند گروپێکی هەڵپەرکێش هەبێت بۆی جەوەکە گەرم کات خۆشترە وانە کەیف دەدا بە هونەرمەندەکە گۆرانگەشەی گۆرانی دێژ بە تاوی هەڵپەرچیەوەیە ئەگەر تۆ هەر ئا بە وشتی دانیشتین خۆی مەتوانین بۆ خۆشمان لە ماڵەوە دانیشتین گۆرانی بڵێن ڕاستە بەڵام گۆرانی و مۆسیقا لەگەڵ کۆڕی هەڵپەرچەیە یعنی شتێکی خۆشە جێیکی خۆش و ساز و گەرم و خۆشە ێکا خالی تۆ چیاڵێ بۆ جەوە خۆشەوە کە شی بڵێن بڕواکە لە خۆتۆ ینی هەستا کرد جوڵانی ئەگەر سەر مەساهین نەبووە چوومە ناوە ئەو کاتێککە گۆرانی هەڵپەرکێ و سەرەتا تۆزە قاچی بۆ ئاوا لەکەی دوایی ئاوا دوایی بە شانەکان باشە ئێمەش ئەو گروپی هەڵپەرگێ جاجاوامان لێگە ئەگەر یانی تۆزە هەڵپەرکێکەکەمان بزانێ ئەڕۆشتینە ناویان خۆی لە ئەوڵ هەرە بێ بەخاو بۆی گیانیان گەرم بێ وردە وردە دوای تۆزە سەریعیکە هاچۆنەڵی حەشوێی تێ خۆی گەرمە بن کە گەرم بوونی دوای بە سارد ئەڵێن وەکو تۆگەی حەمەزلا کاک جەلال جارێکتری جۆژنتان پیرۆز بێ وەڵاهی با جارە ئەم برادرە جەزا چیە لە کاک جەزا نازانم من و کاک جەزا مەوزوعێکمانەیە 25 ساڵەوە مەوزوع هەیە بۆ سەر کەناڵ شت نابێ بە کەڵک نایە بەڵام ناوەمەزە ئەزانی چی هەموو هیوا ئومێ دەکەم بە کاک جەزا دوای ناتوانم ها زەختم لێکات و هیواکانم لە گۆڕ لەوە دڵنیا بە من جارە بێ هیوام کردووە جا ئەم برادەرەی خۆشمان کاکە دیاری باڵەبان دیاری ئەو پشت و پەناوە بەڵێ پشت و پەنامانە بەس بەخوا بزانم خەتە ڕەشەکە لە هەمومانەیە بۆ تاک ڕسممانەگرێت جار ڕسمی هەچ کەس بگرێت بەجددی ئیترەوە مەجای دیانە ئەوە مەسەلەکەی ئەو بۆ وایە ینی هەر کاک دیایی لێت نزیک بێتەوە بێ دوایی فاتحی بۆ کە هاوتم سپاس دەکەم ڕسمی من مەگرێ بەزیتر هەرگرتی جا لەسەر ئەو هەرپۆچی کاگومێ شتێکی خۆشم بیرکەوتەوە لادێ حەفلەمانە بوو هەڵم نەکردبەوە بزانام کاگومێ دیشی لێ بوو لەگەڵ ڕەسوڵ هاوارەیە کابرایەکی باڵابەرزی چوارشانە شاڵە و کاتە زۆر گران بوو یەک قات شاڵی خورمایی واللهی ئێستا پیا و بەقیس دەتوانێت بیکڕە بەزە و کاتە بەقیستیش بۆ ناکەوە ئارەوەڵە جا ڕاستەکەی بەخواڵن شاڵ هەیە بە چل وەرەقەی جاوتمە مە ڕقم کوێ ئەمە سیارەیە یا شاڵە برا بەڵێ قاتە شاڵی جوانی لەبەر کرد بوو کەڵەکە دەمانچەیەش کرد بوو بەلاقەیە پیاوێکی زۆر بەڕێزەوە دیار بوو تمەس ئەم پیاوە خۆی کێشەی جەستەیی هەیە ئەبورێتەوە نابێ ئیلاک کاکە ڕسوڵ و ئەمیش ئەم منیان بەشان و باڵیاوت دەتۆ ئەفسەر ئەبێ سەر چۆپیەکە بگریت و ئاوەرە سەر چۆپیەکەمان بۆ بگریت کابراژە دوورەوە ئاواکەوی زۆر سپاسانەکەم کاکە پارەش یەنار هەر خۆش نابوون هەرە هەندەوەرە هەرە بێ بێ ئەوپەڕ وەڵا هاو هەڵپەڕی من و سەرەی باڵەبان لێرە و ڕێزم بۆی هەیە مۆسیقامان دەیە بەخوام زین کابرا بورایەوە هەر ڕێک لە سەرچۆپیەوە کابرا کەوت کە کەوت باوکی هاو بەرەو ڕووی ئەمان وتی کاکە یاخوا ماڵتان بە ئەم لە سوورەکە بێ بۆ هاتان لەو کوڕم کردبرا وتیان بۆ وتی کاکە ئەمە نەخۆشی دڵی هەیە ئەم پیاوە نابێ ئیلاک بێ ئەمانی ژەوڵیان بان کرد و هینیان کرد جایتر دوایی نییە شاڵوشتەکەی پیس بوو خەبەر هەڵیان سانە و تۆزەهاتەوە سەر خۆی اینجا کاک ڕەسوڵی و کاک فلان کەس بین ڕسمێگرینەی و نامەوێت خۆشەویستیمەیە دیارە ئەو پیاوە قەڵاتزیەوە قەومی خۆمە شتێکی خۆشی بیرخستمەوە کاکە ڕێبازی ئەزیز چاوی منە ئالەم فستەقانە هەیە با بڵین خەڵکدا ئەنیشێ لە پشتی شەستێکەوەوانە مەسەلەکە بێتەوە بە قەڵاتزیە تۆ نابرا ئەڵەم ئەو بیری خستمەوە ئێوارەی مناڵەکانم بردتمەوە نەچین ماسیەکە برژێنی نەها بەهار بوو زۆر ئیتر گروپێگەیە لێرەوە خۆشەویستیم بۆیان هەیە ئەو گروپی پەڕەشوتی سلێمانی ئەوانە هەڵەفڕم زۆر جوانن ئینسان سەیریانەکە بەڵام سیارەیەکاو لە تەنیشتمەوە وەستا و جلی لەبەر کرده بوو
تماسکە ئەمە براکەی لە خارجەوە توێتی چی و بۆ بنێرم توێتی پەڕەشوتێ ئەمیش نازانێ خۆ ڕاهێنانیوێ وەشتیوێ خۆ گاڵتە نییە هەر وەکو ئاشایی نابێت بەڵێ بەڵێ وای. هەر عینیش سەر بە وەرشولاوان ئەوان وەڵی تر چانتاکە یا بە کۆڵگا و تەلەفۆنێکی بەگوێ بوو وتیە چم تۆزەیە فڕموویەمەوە فڕم وەڵی تر مەرحەبای منی کرد کاک جەلال چۆنی وتم بەخێر بە یاخواوتی چاوێکە لەو سیارێن بێ وتم بەسەر چاپ منیش کاکە مێزم داناوە و میوە و تەرتیبات و ماسی لەسەر مەقەڵیە و وەڵا کاکە بابان کاتێکم زانی ڕۆی بەخوا خۆی هەڵا ئیتر تەرچیزم لەسەری بوو چکاوتم ئەمە لەگەڵ و جەماعەتیان نییە هاو بەخوا برا لەنگەری تێکچوو بۆکو بێشۆمرەکە کە باڵەکەین لە دەستی وەرگرت ئەما لە دەست وەرگرتم سوێن بەخوا بەپڕی بۆ مێزەکەم من مناڵە بچکۆلەمان نەبوو پەلیم نەگرتای و ڕام نەکردایی کوش کاکە خۆیا بە مێز و دار و بەردا ئەوە ماسی هەر ماکەی ماسیەکە هەر کەس زانی چی لێ وەڵا کاکە پەڕەشوت بڵاو بوو کۆرە هەر خەری بوو کوێریش بوو کاتێکم زانی وتی بە قوربان ئیسحافم فریاقەوتم ڕووی بابی و ڕۆژ بێت تەلەفۆنیش کا بۆ ئیسحاف وتی بۆ وتم بابەتەوەم فڕینە و لە چی بوو خۆ تۆ هیچ نازانی ئەمە چی بوو تۆ خەریب ماڵ و مناڵیشم ئیبادەکەی مردوم برێ وتی وەڵا کاکە جەلال برایەکم لە ئەوروپای پێم و تۆ وتم قەینا کاکە چۆن شتی وایە کاکە ئەنجاوتم تۆ ماسیەکەی منە چی لێ کرد کوڕی با بەواز لە ماسی بێنە تۆ تەلەفۆنێکە وتم من هەر وحدەم پێ نییە بە تەمای من نەبی جاوە نییە حرمەتەن زۆر کەسەیە هەر لە خۆ ئیشی خۆی نییە خۆی تێڵە قورتێ ئەوەنەی بە قسەکانی فڕی بەخۆی نەفری آخر جا کوورە تەلەفۆنەکەی جوانوتی چم تۆزەیە فڕم و دانیشە چییە فڕی جا لە شوێنێک دەوام مەکرد برادرە تەلەفۆنی کردبوو بۆ بەڕێوبەرایەتیەک بۆ شوێنەوتوی کاک جەلال گۆڵایی یەت کتابێکی منی پێ و نووسراوێکی پێ ئیشێکی هەیە بۆی جێبەجێکە ئیتر کابرایش لەو وایە ئەها جەلال گۆڵایی حرمەتەن وای زانی وەقعتە شاڵ و جامانە و لێک ززێک و چوار حیمایە و منی سیارەیە سووری پیسم پێ بوو وردەیتر دەوری سعان و ڕۆشتم ساڵی چەند پێ بوو کە چوون گیان ساڵی چەند بوو تقریبان 8 ساڵەمەوە پێش کە چوون بارانێک بوو لێزمە دوو پۆلیسی بەڕێز وەستا بوون بە چەترێکەوە ئەمەیان هیچی نەما بوو یەکێکیان ئەمەی هەرشانی تەڕ بوو منی سیارەکەم ڕاگرت و دابەزیم وتی کاکە فەرموو بۆ کوێ وتمەڵا هاتوون بۆ لای کاک فڵان کەس وتی جەناب وتم من جەلالم وتی چی وتم جەلال گۆڵایی ئاوا سەیری کرد سەیری سیارەکە کرد تی بۆ خاتری و پێغەمەرە بە منیشکاو یاخوا بەخێر وتم بۆ کۆرە وتیەتی ئۆ تۆ بەچی مەڵا ئابە و سیارە وتی 2 ساعتە ئێمە بەم چەتر و بارانەوە چاوەڕێی توێن ئێمە مامزانی ئێستا کلاشن کۆف و بیکەسی چاومان دەرێنێ مردوو نەمرێ ئەمە تۆی ئاوتم جاخۆ منم براخۆ منیش ئینسانم کۆرەوتی با بە ئینسانیەکە گەڕێ ئەو پیاوەی مەخسوتە ئینزارەوە لە بەیانیەوە ئەمە تۆ وتم وەڵی خەجاڵەتم وتی بڕۆ وڵایتم کە چوو مەژوورە ئەو پیاوەشە پێی سەیر ئەوە سەیری کردم ئەوش زەردەخەنە ئەیگر ناو بە ناوا قسەم لەگەڵاکرد وتی باشە تۆ ئیش و کارت چییە وتی مەڵا لەو شوێنە دەوامەکەم و هونەرمەندیشم وتی وڵای هەتی بەناوەکە تا بووە کڵاو جامانە و شاڵ و ئامانە و لە بەرابووایە وتی بە قورئان دوو پۆلیسم لە بەیان و لە ڕاگرتووە لە چاوەڕێی تۆن وتم وڵا گەورم با پێش بڵم وتی وتم بە خێراتنەکە ناوە وتیان یاخوا بەخێر نەیت و بە منیشکاو ڕێز و خۆشەویستی مەیە بۆتە هەر بمێنی بۆ قسەی ئێوە بەڕێزم کاگومێت ئەی تۆ یعنی بچینە لای گۆرانی یا شتێکی بەڵێەوە پیرۆزبایی خەم ئاراستەی تەواوی هونەرمەندان تەواوی کوردستان بە تایبەت شاری سلێمانی هەموو مسلمانانی جیهان پیرۆزبایی جەژنیانێ دەکەم و جەژنی قوربانیان لێ پیرۆز ئەی یاخواتە من درێژبی حەزەکەم بە تا گۆرانی بڵێ بەچاوە وانە بەهەمجاریان بە تاک دەکات وایە هەر کەس و گۆران ماڵجیایی ماڵەکە گریمان قسەیان نییە لە دوای ئەمەوە بڵێ کاکە بە گوێمان لە گۆرانێکی جەناوێ پاشان دێمەوە گۆرانێکی ئەوە باشە Mm-hmm.
خودينا بمك بروا هذا بمك بروا هذا من سليماني توج مريواني أوران تداري ديني سركم باني خود شاكيزاني خود شاكيزاني هالليرة ليرة ديدي تاباوما أردا تاباوما أردا قرشتي بودا كم ديدي موتي غيبا أردا موتي غيبا أردا بابشي ترجيالي ديدي أو قردم زا أردا أو قردم زا أردا من سليماني توج مريواني من سليماني توج مريواني أوران تداني ديدي سركم باني أي خود شاكيزاني هيدروي بوكاني ديدي موشان العاقي موشان العاقي بمبلغ الخوان ديدي بودمتا عاقي بودمتا عاقي شينا حزين وتويا مظليبتا عاقي مظليبتا عاقي من سليماني توج مريواني من سليماني توج مريواني أوران تذاني ديدي سركم باني الخوان قرباني انيام بخمس انيام بايش مالي دام ديلي لو ريشك انيام لو ريشك انيام من سليماني توج مريواني من سليماني توج مريواني اوران تذاني ديلي سرقم باني ارخو قرباني ارخو قرباني دەست خۆش بەخێر بێنەوە لەشتان ساغ بێت کاک خالی باسێکی گۆرانی و هونەری مناڵیتم بۆ بکە بە تایبەتی لە بۆنەکان و بە تایبەتی تر لە جەژندا چۆن بوو بۆنەکان لە بۆنەکاندا چۆن پێشوازیان لە هونەر و گۆرانی وتن و شتانەیە کرد بە تایبەتی لە سەردەمی ئێوەدا بەڵێ من ئینشەڵڵا پیرۆزبایی جەژنی قوربان لە تەواوی مسلمانانی جیهان و مسلمانانی کوردستانەکەم و پیرۆزبایی جەژن لە هەر چوار پارچەی کوردستانەکەم و شاری سلێمانی شارە حیاتەکە ئەەکەم هیوادارم بێتە جەژنێکی خۆش و پڕشادی بۆ هەمولایەک وهروها باسی جەژنیش ئەەکەی لە کاتی سەردەمی ئەمامە مناڵ بین باسی دە ساڵی و ئەوانم بۆ وەڵی لە دە ساڵی ئەماتر
ناشکری خوانە بێ ماڵمان لە شوێنە بوو بابڵێن لە گەڕێکی هەڵوبە هەنیشتی تیان نەبوو پێتر چاوڕێک لە ماڵی خاڵێ باتە ماڵی هاتنەوە بۆ ناو شار وڵای ئەو کاتە ئێمە لە چین باش ئەسواربانتان هەبوو کاتە لە جەژندا لای لای ئەمە نەبوو بەداخەوە نەوە چی هەبوو وڵای پاسکیلمان لێ خوڕی و سوڕی بەڵێ سوڕی بە 50 فلس ینی بەسوول سێتاییتان لێ خویان ناوەڵا دووتایی فێر بوو جا من ئەوە بە مناڵی شتێکی خۆش کاک جێلانەی کێ بە نقطەزە بەسەر بە مناڵی فێری پاسکیل نەبووم بەڵێ دووتاییاندا یا بەدەستمەوە هەرچەند فێر نەبووم کاکەوتیان ئەمە بە دووتایی فێر نایە بە سێتایی فێرە بێ سێتاییانە بەدەستمەوە بە دووتایی بێ ڕۆژ جارە سەر پاسکیلە شتێکی بۆ بشاڵەوە بەڵێ کوڕێکی پورزام هەیە تقریبا هاوتەمەنی یەکی بەڵێ کوڕی پورمە ئەو باوکی پاسکیلێکی بۆ کڕی بوو ماڵێن لە نەسر بوو تازە مجەماعەکە دروست بوو 1970 دوای 1970 بوو 1990 تۆمانە بوو بڕوان پێ بکە هاوە ماڵی نەکەم زۆر دوور نەبوو ماڵی نەکەم جا پیانەوە ئەبوو گێڕ قفڵ و زنجیری لیا بوو قەت پاسکیلی بام لەبەس داهین بینی بوو پیاوێکە بوو لای با بڵێن خوارخانە قاوە ئەگەر درۆم نەکرد بێ نازانم یوسفی عەبەکە لوا بوو ئەو کاتە چی پیاوێکی بەتەمەن بوو بەس نازانم ئەگەر ئەو بەیان نام زۆر لە خەیاڵم نیە بەس لەوەشی ئەو نەبوو بەس پیاوێکی پیر بوو ئەچین ها سێرمانەکەیان و ئەبوو گێڕە تازات و نەزانم بە 30 دینارە 35 دینارە زۆر گران بوو هاو ماڵی نەنکەم قفڵی لیا بوو منیش وتم پاسکیلێک کڕیەوەتی ئەراوەڵا چون بۆ ماڵ نەنکەم زانیم بۆیان کڕیەوە سێرەکەم پاسکیلەکەی دانراوە ئەوام کرد لێ خوڕم سێکم لێ نەخوڕا هەڵا پاسکیلەکەم نابەشان مۆڕێکاتم بۆ ماڵەوە وتم بۆ سوڕێکم لە پاسکیلەکەم ناتێتی وڵی لە ماڵی نەنکەمە وڵای هێنامەوە تا لە بەر دەرگاکایە ڕۆکە سەشکەی ژێڕینەوە هەموو جای لە تێر یەکتری پێەکەنی ینی ئەوە نەمی وایە دوو بۆ برا بچووکەکەمیان کڕی بۆ منیان نەکڕی کەی پاسی لێ کڕی والله من زۆر درەنگ کڕی زۆر درەنگ کڕی وڵا لە تەمەین چەند ساڵیان وا تقریبا لەوانەیە 11 بۆ 12 11 لەو دەورا بوو بەس پێشتر لێمە خوڕی ئەو برام حەفۆنیوێکیان بۆ کڕی بوو لێمە خوڕی زۆر جار دەڵێن بەو هەموو پێشکەوتن و خۆشیانی ئێستەوە کە سەری هەڵاوە هیچ نابێ بۆ یادگاری جوانانەی کە لە مناڵی ئاواتە پێ هەموو دنیا بیت سعاتێ لەمە پێش ناگەڕێت بەداخەوە ڕاستە کاگومێت قسەیەکی کەم بۆ بکە ئەی بە تایبەتی باسی مناڵی خۆتم بۆ بکە کاکە دیمەجان ئێمە جەژنمان وڵی جەژنی ئێمە خۆش بوو ینی لە تا ئەوەشی کە نانەوا بووین و هیلاک بووین بەڵام هەر خۆش بوو لە گەڕێکی شەمحەیدین و چوارباغیمە گەورە بووین باسی ئەربانت کرد ئەوەختە ئەسپا ئەربانەی تریش خەیان پێوت کابرا لە تا ئەوەی مناڵ لە دوا سوار نەبێ ئێمەش مناڵ بووین ینی و پارەیمان پێی نەبوو بۆ چەرک و فەلەق بۆ جۆلانێ لەمەی چوارباغ لە سەر و مزگەوتی عەبدوڵڵاتیەوەدا نابوو لە پشت ماڵی کاگەحمەدی فەراڕیان پێوت خوا خۆش بێ نەماوە ئەوە چەک و فەلەقی چوارباغ ئالێیا بوو سوار ئەربانە بووین لە دواوە بەڵام زین ئەم تەلە دەرکاویەکەی لیا بوو بێژگە لەوە شوە خاچۆنی بوو خۆمان پێ هەڵەواسی خامچەکەی درێژ بوو خامچەکەی کەلێ ئای بۆ دواوە ئیتر خەبوای دەسێ بە چاوتە بوویت بەڵام بۆ گیانە قەی ناکەن ئەوە بەزمی مناڵی ئەمەش ئەوە شتێکی ئاوامان باشە ئێمە بە مناڵی هینێکە بوو میزەڵانەکان ئەوەی میزەڵانە گەورەکە لە ناوە ڕاستا بوو کاک جەلال سیویەکیان پێ یان سیبەکە یانسی بوو یان سیبەکە بەڵێ ژمارەی لەسەر بەڵێ کاک جەلال لای ئێوە هەبوو بەڵێ بەڵێ ئێوە چیتانەکە ڕقەمەکە لێ کردەوە لە پشتیەوە ئیتر هەرچەند بوو جاتیایە بوو ئەمە نابوو بەقەی مەکەم ژێ هەرفوی تێ ناکرێ ناوەدەمەوە دەرەچ بەزیتر سیویەکە بۆ دەرچوایە و باشترین بەختێ وەک وابێ ئەڤەلۆنێکی ئێستا بۆ دەرچوو بەخوا جا من هەر هیچ شتێکم بۆ دەرنەچووە نەگەوە لەوەیە شانسم هەبووە ئیتر تەوا خۆشی بۆ دەرچوە کاک جەلال وڵی خۆ بڵێن سپاسی خواکە وەڵا قسە خۆشی گرنگە بۆ ئینسان بە تایبەتی سپاس بەخوای گەورە کا خالی بچینە لای گۆرانێکی تاکی جەنابتان خزمەتانە خزمەت لەمنەوە پێم خۆشە بوو بمزانە ئاواز و هەنراوی ئەم گۆرانیانە کێیە لەکوێوە سەرچاواگرن وڵی وەکو ئەرزم کردی زۆر بە زۆری فۆلکلۆرە کە ئەڵێن فۆلکلۆرە ئەم ئاوازە ڕەسەنانە گرنگە بەڵێ بەزەوەی تایە دەستکاری ئەکرێن ینی سەربەندە گۆڕێن تاسەیەکی تێکرێ بە گۆرانیشی کە بەس هەرچێتۆ سەر بەس ئەم ڕێتمە ڕەسەنە من ئەمڕۆ لە نێو برادرانی موزیکە لەوانەیە تۆزێ ئالەتەکان ناوەکانیان نەزانم بزانم کەمان و بزانم لای خۆمان دەڵێن جوزەلا ئەمانە زەر بۆ ئەمانە بزانین بەس ئەمانە ئەسڵەکەی ئەچێتەوە سەرچی سەر ڕەسەنایەتی سەر ئاوازی کوردی ڕەسەنی کوردی وانە ئەمانە جوانن کە ئیدامەیان پێ بدرێت گرنگیان پێ بدرێت نەوە بەدەمەوە بتوانێت زیاتر پەرە بسێنێت بەڵێ
باگوێمان لە گۆرانەکە بێت و کێف و خۆشیێک بدەین بە بیسەر و بینەرەکان بەڵێ فەرموو خزمەتانم خزمەت دەیەمەوە فەرموو شرع باوايا سليماني ديني بكاني باوا سليماني ديني بمريم بكاني باوا هم الرفيقايا الميكن بعادك هيدا قلبي وفايا مكن رفاقك هاي زماني بوفايا يعني زماني ماير زماني بوفايا يعني زماني ماير إنسان يجري بي مرنا قريباير إنسان يجري بي وي واي مرنا قريباير دفتري جيني إخوة مضايا هاي همو يرغم يا بون برايا هاي خما بتشكولايا ما قرت برامبي خما بتشكولايا ما قرت برامبي بوهر شويد الروي وام رفيق ورامبي بوهر شويد الروي وام رفيق ورامبي شراكتايان هرزوك وشانو هاي بوشي دستانايا بروي ميوانو هاي تشراكي مالتايان لمنو ديار بي تشراكي مالتايان لمنو ديار بي شرطان خاويم قول وقرار بي شرطان خاويم ديداي قول وقرار بي زۆر سپاس ئەی دەستان خۆش بێ بەخێر بێنەوە کاخالی ئەی بەدەل لە ئاواز و دەنگە جوانەکەی جەنابتان وشەکان پڕن لە پند و ئامۆژگاری وایە ئەمە گرنگە بۆ گۆرانی بێژ یا هونەرمەند بزانێت چی دەڵێت چی ئەگەیەنێ بە بەرامبەرەکەی بە تایبەتی لە هونەری گۆرانی وتنا باسەفەن وەڵای ئەمە وەکو هونەرمەندی میلی ناسراوی لە قەزەی گۆرانەکانیشە هەندێک گۆرانی لەگەڵ هەندێک گۆرانیە جیاوازی هەیە
گۆرانی لە دوو شوێنی ئینسان لە دوو شوێنایەتە دەرەوە یەکێک لەوانە لە دڵایە ئەوی تریش لە قورگایە ئەگەر هەر کەس هەموو شە جوانە ئەم چرایە جاعف و زۆر کەسەیە لە خەفەتایە زۆر کەسەیە لە خۆشیایە باش ئەوەی خەفەتەکەەوەی کە گوێگری گۆرانی بێژ بێت باش ئەزانێت چۆنە ڕاستە هەم قورگەکە ئەزانێ و هەم دەنگەکەی لە دڵی شیاوەیە کە ئەزانێت چۆنە ڕاستە ئێستا ئەوەی جەنابتان کامەیان بوو قورگەکە بوو یا دڵەکە بوو وەڵاوە بێ بینەران و بیسەرانی خۆشەویست قەراری لەسەر بە دڵەکەکەم چونکە زۆر دانیشتی بە دیار چراکەوە ئەزانی ئەوە کۆنەوە چرا زۆر بە دەگمەن هەیە وشەکانی دانیسقە بوون پڕ بوون لە ڕەسەنایەتی ئەمە گرنگە بۆ بە تایبەتی هوەرێک کە پێی دەگوترێ هوەری ملی ئەمە ڕوبەڕووی کاکجەزاشەکەینەوە کە سەرۆکی هوەرە ملیەکانی سلێمانە دەتوانێت لەسەر ئەم ڕێزکەیەوی جەنابتان بە تایبەتی لە وشە سازی و وشە ڕیزبندیە کاک جەلال وانە ئیشی دقیقی لەسەر بکرێت کە ئەمە بەرنمەیەک و باڵێن کارێکی جددیتریە کە ئەمە لە بەرنمەیەکا بەم شێوە قسە لەسەر بەڵام گۆرانی بە خاوی ژوتراوە بە خاوی ژوتراوە بەسەری ئیش هونەرمەندێکی بەڕازی ترێتی و بەسەری ئیش دەستکاری کردو هونەرمەندێکی خۆشەویست کە ئێستا لە ژیانە نەماوە کاکە ڕەزا جوولەکانی وتێتی من لە ڕاستی لە دەنگەوە زیاتر حەزم لێ کردو پیا و ناون نکات حەقی خۆی بابشتە بڵند بێت کاک جەلال پێم باشە بێمە لای جەنابتان سپاس دەکەم کۆتا قسەی خۆتم پێ بڵێ و کۆتا قسەی خۆشیشمان بۆ بکە بەس کاک جەزامان لێت تووڕە نەبێ ها واللهی لە من تووڕە بێ کێشەم نییە یای نازی هەیە ئەوە گرنگە ئەبێ نازم هەڵگرێ لە بەرەوەی 25 ساڵی مە کێشەمان بۆ ناز هەڵگرێکە مۆزوعەکە بەس خۆم خۆی ئەوەیە کاک جەلال طبعا ئەم مەوزوعانە ژێربەڕەکەمان بۆ پەنە سەر بەڕێکاکە نابێ ئەوە نابێ ئەوە خۆشی قبول ناکە شتی وا بۆی نابێ دەستخۆشی لە جەنابە دەکەم جوانترین و گەرمترین پیرۆزبایی جەژنی قوربانی پیرۆز لە هەموو مسلمانان و لە کوردستان و لە هەر چوار پارچەی کوردستانەکەم لە جەنابیشتان و لەم هاوڕێ بەڕێزانم دیارە کاتیش بەرەو کۆتاییەچین قسەی کۆتاییشم منیش وەکو تۆ پێشکەشکار بووم یەکسەری تر کە ئەیان و کات نەماوە زۆر ناخۆشە ئەمە هاتی نەفلیقاندنی بەرنامەکە بڕۆ بەکە ئێستا لە فلیقاندنای دیارە باسی گۆرانیتان کرد هەڵبەت لەم فترەی پێشوا کوڕێکا و هەواڵی شیروان عەبدوڵایە پرسی لێرە و ڕێز و حرمەتم بۆ هەیە کاک شیروان مامۆسایەکی ئەزیز و بەڕێزە وتم بۆ چیتە لە دەرەوەی سلێمانیەوە هاتم وڵی کاک جەلال بە 1000 قەرز و قۆڵەیەک ئۆپڵم کڕی ئێوارە دوو بیرم خواردۆتەوە بە گۆرانیەکانی و وەرگەڕاون بەشم قەرەبووم بۆ کاتەوە کاکە تۆ کاک شیروان بە حکومەت دەزانی مردوو نەمرێ کاک شیروان بە وەزیری دارایی ئەزانی خۆی ئەمجا چی بکردووە ینی کابراک وتوێتی گۆرانی وتووە ئێخۆ بەتەنیا بۆ تۆی نەوتووە بۆ هەمووم عالەمەی وتووە وتی وڵاوتمە بەشم تۆزە قەرەبووم کاتەوە کاکەوتوانی گوێی لێ نەگری وڵا کاکە خۆ لە گۆرانەکەیانە نووسراوە گرنگی دەفاکردن ئەیوانی تۆ دەفاع بۆچی و لێکین دەستخۆشی لە جەنابی شتەکەم 1000 جاری تر و 100,000 جاری تر جەژنتان پیرۆز بە لە جەنابتان ماندوومان کردی سپاس بۆ بەڕێستان کاک جەلال کاگومێت لە نانەوەکەەوە دەستمان پێکرد خەریکە هینەکە کوژێنینەوە گاک جەلالا کۆتایی پەرەمێزەکەژە کوژێنی وەکو کاک جەلال وتی زۆر ناخۆشم فلیقاندنی کۆتای هێزانی ئاهەنگێکی دووقۆڵی مانماوە هەڵبەتەویش فۆلکلۆر و ڕەسەنایەتی باشە پێش بەرهەمەکە ئەوە بەرهەمەکە هیچی بەگوێمانەگات بەڵێ کۆتا قسە چی دەبێت کۆتا قسەم ئەوەیە دەستخۆشی یەکەم لەم سافە جوانە لە تەواوی ئەم هاوڕێ بەڕێزانە لە ئێوەی بەڕێز شتی کامێرە دووبارە و سێبارە پیرۆزبایی خۆم ئاراستەی تەواوی چوارپارچەی کوردستان دەکەم خەڵکی سلێمانی تەواوی کوردستان ینی تر سلێمانی هەولێر و دۆهۆک و زاخۆ چوارپارچەی کوردستان بە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و باشوور و باکوورەوە ئەو دەست و بازوێن هەرمویان بەڵێ هەر هەمویان ڕەنگی هیوادارم ڕۆژێک بێت تەواوی کوردستانیەک بگرێ و ئەو وەختە ئاهەنگی خۆشی زیاتر بگێڕێ پیرۆزبایی لە هەموو دۆست و خزم و کەسوکاری تاراوگە دەکەم و لەوانشکە لە بەشی ڕۆژهەڵاتن تەمەند درێژ بنی سەلامە بی لەگەڵێوە لەش ساغ بن مەسەلەی کوردایەتی و سەرکەوتنی کورد و کوردستان یەکێکە لە هیوا و ئاواتەکانی هەر تاکێکی کورد لە باشوور لە ڕۆژەڵات لە ڕۆژاوا لە باکوور هەر هەمومان بەم هیواوە جەژن دەکەین خۆشی دەکەین بە هیوای ئەو ڕۆژۆشەوەین کە بتوانین جەژنێکی دیکەمان هەبێت کە جەژنی سەرکەوتنی کورد و کوردستان کا خالیگیان بێمە لای جەنابیشتان دەستی جەنابتان خۆش بێ کۆتا قسم بۆ بکە و بزانێتتر
منی شەڕوەکو هاوڕەکان دووبار و سێبار و دەبارە کاک جەلال لە پیرۆزبایی جەژنی پلەکانەکە. قوربان لە هەموو مسلمانانەکەم و بە تایبەتی مسلمانانی کوردستانی خۆشەویست یار چوار پارچە بە دەستخۆشی لەو برابەڕێزانەمەکەم و کاکە چلال و کاکمەدی خۆشەویست و ئەوانەی لە پشت کامێرەن و کاکە ڕێبازی خۆشەویست لەسەر دەنگە هیوادارم سەرکەوتوو بێ و دەستی خۆش بێ و لەشی ساق بێ و سپاسی هەموو لایەکتانەکەم من شتێکم نەماوە لە خزمەتانە بابێ مەلای کاک ڕەحیمیش قسەیەکمان بۆ بکات شتەکە سەدفە بوو ها باشە جەژنە پیرۆزەیە کاک ڕەحیم وەکو کەمانچە ئەمڕۆ ماندوو بووی لەگەڵمانە پێم خۆشە کۆتا قسەی جەنابیشتان ببیستم و درود و سڵاویش بۆ ڕۆژەڵاتی سەربەز و ڕۆژەڵاتی گەشت بەڵێ ئەمیش هەر لێرەکانەوە پیرۆزبایی جێژنی قوربان دەکەم لە خۆتان لە کاناڵەکەتان ئێوە هاوڕە خۆشەویستانەشم لە هەر چوار پارچەی کوردستان. باشە چیت هەیە بۆ ڕۆژەڵات قسەی کۆتاییت بۆ ڕۆژەڵات چی دەبێت پیرۆزبایی جێژنی قوربانیان هەرەوەنە پیرۆزبایی جێژنێکە بیان دەکەم و باشە با ئۆستازی باڵەبانی بزانین چیمان پێ دەڵێ سەرەتا دەستخۆشیتان لێەکەم بۆ بەرنامە جوانە بۆ ئەستامان و وێز ئاگام لێ و بەردووکتانەوە عرەقی چاکدەردی کاگڕاهی منێتی حسێ ئەسەدی مێلیان دوایی جازانین چی زەختەکەی ئەم بەرنامەیە هەمووی کەوتەوە لای جەنابتان چۆن هونەرمەندە جوانەکان بە دەنگەکەیان ئێوەش بە هەناسە و ئەو نەشەی لە جەستەتان هەبوو سەرفتان کرد و تاوان شتێکی جوان پێشکەش بە بیسەر و بینەرەکان بکەن لەم جەژنەدا بەتاشی قسەکەیت و تەواو لەجێ خۆیەتی بەڵام هەمووشمان پێ بۆ جوانین جوانە ژینا ئەگەر ئەوانیژە و زەحمەتەنێن بێمە ئەو نەرە جوانش دروست ئەم دەستە جەمعیە گرنگە بۆ هونەرمەند بەتاشیت باشە ئوستازی خۆشەویست بزانم ئەویش چیمان پێ دەڵێت ڕامش پیرۆزبایی خۆمان ڕاست چاکلێ و چاک لێ سووا پارچە کوردستان دەست و چاویش خۆش بێ و سپاسی و برای کامێرەمانەکەم و هەموو ستافەکە لە ساڵ پیرۆزبی هەر لە جەژن خۆشییا بن سپاس دەکەم هاوڕێکانم پیرۆزبایی جەژنی قوربانی پیرۆز ئاراسی ئەم خەڵکی کوردستانەکەم و تەواوی و کەسانێکم جەژنە بە جەژنی خوارزان هیوادارم بە بجەژنە ئاشتی و ئارامی باڵکێشی بە تایبەتی وەرەمی کوردستان و جیانیش بەگشتی زۆر خۆ جددی کردەوە لەو کۆتایە چی بوو شتێک کەسێک تایبەت جەژنە پیرۆزی لێ بکەی بەگشتی نردم تایبەت نییە باشە دەستان خۆش بێت تەمەند درێژ من لەشتان زۆر سپاسی جەنابتانەکەم من پێشەوەی کۆتایی بە بەرنمەکە بێن و بچمە لای کۆتایی کۆتا بەرهەمی جەنابتان پێم خۆشە بۆ بیسەر و بینەرەکان ئەم وەفاداری و ئەم ڕێز و ماندووبوونە دووپاتکەمەوە کە کاک دیاری باڵەبان هاوکارێکی باشمان بۆ لە ڕێخستنی ئەم بەرنمەیەدا کاک جەزای ساز ڕێخەرێک و دڵسۆزێکی ئەم بەرنمەیە بووە و کاک ڕێباز هەل لە پشتەوە جارجار ئیشارەیەکم بۆ ئەکات و بەشی سەوت وەرگرە زۆر سپاسی دەکەم و کاک جەمال و کاک ڕێباز و کاکێ من وەکو مسەوەر و هاوکار لەگەڵمان نبوون هیوام تەندروست باشیە بۆ هەموو لایەکتان هیوادارم هەمیشە لە جەژن و خۆشی و دڵخۆشیدا بن دوور بن لە بەڵاو و لە نەخۆشی تەندروست بن و جەژنتان پیرۆز بێت دەچمە لای بەرهەمێکی ئەم هونەرمەندە جوانانە و کۆتایی بە بەرنامەکە دێنم خواتان لەگەڵ بێت
باينا داوا هاي لبر مكران باينا داوا هاي دنا وامين روينا يا قل هاي دنا وامين روينا يا قل هاي بابا شمال ممشي خركل وشابي جيرا امني ونكل هاي شابي جيرا امني ونكل شاني دبر ولا يدوم ستكاني وفكري من يدري قلقياني من باورنا كمي بخسكاني من باورنا كمي بخسكاني هايلنا وامين روينا يا القرية هايلنا وامين روينا يا القرية وبابا الشمال بمشي خريك وشوي جيرا امني شابي جيرا امني وكل شدي سارد كاري تاران هاي شدي سارد كاري تاران هاي بوتي مرداكي بردا باران نماي ناصر ميلي جاران هاي نماي ناصر ميلي جاران هاي دنا وامين ويناي هاقل هاي دنا وامين ويناي هاقل هاي بابا الشمال ممشي خاكر وشاري جيرا امني ونكر وشاري جيرا امني ونكر أو شاف راشا ولد لي من دا بغلو غاشا أبي جواكو مني بختي راشا أبي جواكو مني بختي راشا وعيدنا وامين روينا يا القرية عيدنا وامين روينا يا القرية وبابا الشمال ممشي خريكرية أي شابي جيرا أمني ونكرية أي شابي جيرا أمني ونكرية هاي ئەوش بەخۆشیەوە زۆر سوپاس.